تەواوی لایەنەکانی کوردستان هاوڕان لەسەرەوەی کە دەبێ ئەمساڵ هەڵبژاردننی ئاخۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ. دوو کێشە هەبوو، مەسەلەی یاسای هەڵبژاردن، هەروەها کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. لا چەند ڕۆژی ڕابردوودا داواکرا کە لایەنەکان نوێنەری خۆیان دابنێن بۆ کۆمسیۆنی باڵای ئەنجومەنی کۆمسیاران دایان بێنن بۆ هەڵبژاردنەکان. ئێمە تەنها لە ڤیدیۆڵێکدا قسە لەسەر خۆپاڵاوتن دەکەین، مەرجەکانی چییە، دەبێت چێ بنە ئەو کەسانی کە دەبنە ئەندامی ئەو کۆمسیۆنە. باشە، بە پێی مادەی 5 لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 چی دەبێ بکریانی هەر کەسێک کە دەیەوێت ببێتە کۆمسیار، ببێتە ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمسیۆنی هەڵبژاردن، دەبێ CV لە ماوەی 8 ڕۆژدا پێشکەش بکە کە لەکەیەوە دەست پێ دەکا، ینی لە 12ی 4ەوە ینی هەتا 4ی 5 ساڵی 2023 واتە لەو ماوەیەدا هەر کەسێک کە ئەو دەیەوێ ببێتە ئەندام دەبێ CV خۆی پێشکەش بکە. بابزانین مەرجەکانی ترچین، مەرجەکانی خۆپاڵاوتن، ینی ئەو کەسێک کە دەیەوێ خۆی بپاڵێوێ دەبێ چی تیابێت، چ جۆرە مەرجێکێ بێ. یەکەم دەڵێ هاوڵاتی و دانیشتووی کوردستان بێ، واتە دەبێ خەڵکی کوردستان بێ، جا کورد بێ یان غەیری کورد بێ، بەڵام دەبێ هاوڵاتی و خەڵکی کوردستان بێ. خاوەنی بڕوانامەی بەکەلەریۆس و باڵاتر بێ، واتە ناکرێت دبلۆم یان نەخوار دبلۆمۆ دەبێ لانی کەم بەکەلەریۆسێ بێ، واتە دەرچووی زانکۆ بێت، تەمەنی لە 30 ساڵیش کەمتر نەبێت. ئەمە بۆ ئەو کەسەیەکە دەیەوێ ببێتە کۆمسیار. هەروەها دەڵێ دەبێت لێهاتوو خاوەن ئەزمون بێ، واتە لەو بوارە دەبێ ئەزمونێکی هەبێ و کەسێکی شایستە و لێهاتوو بێ، دەستپاک و بێلایەنی سەلمێنراو بێت، واتە کەسێک بێتەوە نەگلا بێت لە هیچ کێشەیەک، ینی واتە دەستی پاک بێ و بێلایەنیش بێ، ڕابردووی خراپی نەبێ، ینی هیچ جۆرە کێشەیەکی یاسایی یا غەیری یاسایی لەسەر ئەو کەسە نەبێ کە داوا دەکا. ئەم خاڵش زۆر گرنگە، دەڵێ نابێ بەعسی بوو بێت. هەموو لایەکمان زۆر باش دەزانین کورد چی چێشتووە بەدەست بەعسەوە، بۆیە نابێ بەعسی بێ. هەروەها ئەو کەسەی دەیەوێت ببێتە کۆمسیۆر نابێت ئینتیمای سیاسی هەبێت، واتە نابێ سەر بە هیچ حیزبێکی دیاریکراوی سیاسی بیرروباوەڕی سیاسی جیاوازە، بەڵام نابێت سەر بە ئەندامی هیچ حیزبێکی سیاسی بێت. ئێمە لەسەر ئەم بابەتەوە هەروەها لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی و یەکێتی لەگەڵ میوانەکەمان، واتە لە دۆسیەی دووهەمی ئەم شەومادا لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز هاوار محەممەد بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک هاوار زۆر بەخێر بێن، شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. زۆر باشە، ئەم ڕۆژ بە خۆ دەزانی هەردوو دەستگای هەڵبژاردننی پارتی و یەکێتی کۆبوونەوە هاوڕاش بوون لەسەر ڕۆژی هەڵبژاردن، دەڵێن لە 11 دەبێ هەڵبژاردن بکرێ، هیچ ئەم لاولای نییە، ئەمە بەلاداخراوە. باشە، هیچ گرفتێکی کە ماوە ئێستا لەسەری ڕێک نەکەون یاخود کێشەیەک بێت. بەڵێ، شەوتان باش، سلااو لە ئێوە لە تەواوی بینەرانی کوردستان سوسار. بە خۆشحاڵیەوە کۆبوونەوەکەی ئەوڕۆ کە درێژە پێدەری کۆبوونەوەکانی هەفتەکانی ڕابردوو بوو، کۆبوونەوەیەک بوو لە کەش و هەوایەکی زۆر ئارام و زۆر دۆستانە و زۆر ڕاشکاوانە بەڕێوەچوو و پەنجە خرایە سەر تەواوی ئەو خاڵە ناکۆکانەی کە لە نێوان هەردوو لادا هەبوو پێشتر لەمەڕ هەموارکردنی یاسای هەڵبژاردن. بە خۆشحاڵیەوە وردەکاری بابەتەکە باس کرا و دەتوانم بڵێم لێگەیشتنێکی تەواو لە نێوان هەردوو لادا هەبوو لەسەر تەواوی ئەو خاڵانەی کە پێشتر جێی ناکۆچی هەردوو لابوو. ئەوەی کە ماوەتەوە خاڵی تایبەتە بە پێکاتەی کۆتایەکانەوەی کە زۆر باشە دێ لەسەر ئەوەش، بەڵام کاکاوار لەسەر مەسەرەی پێکاتەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ خۆت بینیت کە مەرجەکانی چی بوو، دەبێت ئەو کەسانە چی بن. ینی من دەمەوێت بپرسم گۆڕانی بەسەردادێ یاخود هەمان ژمارەیە یاخوا هەروەکو خۆی دەمێنێتەوە، تەنها کەسانی تازە دێن دەبن با کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن. ئەوەی کە ئێستا مشتومڕی ئەوەی لەسەرەکە کارا بکرێتەوە لەسەر شایستەی ئینتیخابی ساڵی 2013 دەستنیشان کراون. هەموو ئەو حزبانی کە نوێنەریان هەیە لە کۆمسیۆن لەسەر بنەمای شایستەی ئینتیخابی ساڵی 2013 بە پارتیشەوە کە لێرەدا ئێمە خۆمان پێمەغدوورە، چونکە
ئەگەر لەسەر بنەمای ساڵی 2010 دەبێ ئەوە حسەی ئێمە زۆر زیاتر دەکات لەناو پرۆسەکە بەڵام لە پێناو ئەوەی کە بارودۆخەکە لەوانەیە تەحملی ئەوە نەکە ئێمە داوای نوێنەری زیاتر بکەین ئێمە چاوپۆشیمان لەو خاڵە کردووە کۆمسیۆن یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ئەوەی کە ئەگەر بمانەوە هەڵبژاردن ئەنجام بدەین دەبێت کۆمسیۆنێکی کارامان هەبێ یەکێک لەو خاڵانەی کە لە گفتوگۆیەکان قسەی لەسەر کراوە بابەتی کۆمسیۆن بووە و کۆمسیۆن کارا دەکرێتەوە بڵێ وا بڕیارە کە بە زووترین کات هەموار بکرێتەوە و پەرلەمانی کوردستانیش بە خۆشحاڵیەوە ڕێکاری پێویستی دەست پێ کردەوە بۆ ئەوەی CV ئەو کەسانە وەربگرێ ئەوانی کە دەیانەوێت ببن بە کۆمسیار لەسەر ئەو مەرزانەی کە زۆر باشە کاک هاوار بابینە سەر کورسی پێکهاتەکان ینی تا ئێستا لەسەر ئەمە ڕێک نەکەوتوینە سایەوە چاوەڕوانن یۆنامی ئەمەتان بۆ یەکلا بکاتەوە ئەمە کورسی پێکاتەکانە حەقی خۆیانە ئیسحقاقی خۆیانە بۆ لەسەری ڕێناکەون بۆ پەنا بۆ یۆنامیە بن بەڵێ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەژێر ڕێنمایی و ڕاستپەردەکانی جەنابی سەرۆک ئێمە هەمیشە داکۆچیمان لەسەر ئەوە کردوتەوە کە هیچ کەسێک بۆی نییە تەدەخل لە ویست و ئیرادەی پێکاتەکان بکە بەڵکو پێویستە ئەوان بە خۆیان بڕیار بدەن بە چ شێوازێک دەیانەوێت بەشداری لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن و دەبێت ڕێز لە ئیرادەیان بگیرێت ئێمە لە کۆبنەوەکەی ئەمڕۆژ زەختمان لەسەر ئەو خاڵە کردەوە UN یاخود یونامی ئەوەی کە ئەو تیمەی کە تایبەتە بە مساعدەی انتخابی لە عێراقدا لە کۆی کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەشدار بوو دوای ئەوەی کە گفتوگۆ و مناقەشەیەکی یەکجار زۆر کراوە ئالوگۆڕی بۆ چوونەکان کرا ئێمە هەر داکۆچیمان لەسەر ئەوە کردەوە کە دەبێت بەو شێوەیە بێت و نابێ هیچ کەسێک مافی ئەوەی بەخۆی بدا کە تەدەخل لە کاروباری پێکاتەکان بدە بەڵام لە نەتیجەدا گەیشتینە قەناعەتی ئەوەی کە هەردوو لامان داوا لە UN بکەین بە حکمی ئەوەی کە ئەوان لەوانەیە لە شوێنەکانی دیکەش لە دەرەوە لە وڵاتانی دیکەش هاوشێوەی کوردستان لەوانەیە ئەزمموی باشتریان هەبێت و بە پشت بەستن بە یاسا نێودەوڵەتیەکان ئێمە داوامان کرد کە ئەوان پێشنیارێک ئامادە بکەن و کەواتە ئەبێ هەردوو وڵاتان مولزەمن بۆی کە ینی مەبەستن پارتی وێچێتیە بە بڕیارەکەی یۆنامی بێ مولزەمن باش دێمە سەر بابەتێکی کە بۆ خۆ دەزانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان کورسی کۆتایان هەیە ماعادا یەک پێکاتە کە دەتوانم بڵێم لە تەواوی پێکاتەکانی گە زیاترە پێکاتی ئSDە ئەوانیش لەسەر ڕۆژی ڕابردوو داوایان کردبوو کە کورسی کۆتایان پێ بدرێ هەموو لایەکمە زۆر بەرزانی ینی نزیکەی ملیۆنێک ئەگەر ملیۆنێک تەواو نەبێت کەمتر زیاتر SD حەقی خۆیانە ئەمە بە تەمانی چارەسەری بکەن لە پرۆژه یاسای هەڵبژاردندا ئەوانیش کورسی کۆتایان هەبێت بەگشتی کێشە و گرفتی زۆر لەو مەجارەدا هەیە شەبەک لەوانەیە داوای بکە لەوانەیە کاکەیەکانیش داوای ئەم پرسە بکەن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لەوانەیە ئێستا نەتوانێت لەو ئانوسات و لەو دەمەدا کار لەسەر ئەم خاڵە بکرێ بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە داکۆچی لەسەر مافی هەموو پێکاتەکانی کوردستان دەکەین و نمونەشمان لە مێژوودا گەلێک زۆر بەو دوجاریش جەنابی سەرۆک بوو کە زۆر داکۆچی لەسەر مافی تورکمانەکان و ئاسووریەکان و هەموو پێکاتەکانی دیکەی عێراق کرد کە دەستوری ساڵی 2005 ئقرار کرا لە عێراقدا ئێستاش ئێمە هەر لەسەر ئەو ڕەوتە بەردەوامین و دەمانەوێت پێکاتەکان مافی خۆیان پێ بدێ بەڵام لەو دەمەی ئێستا باوەڕ ناکەم بۆ ئەم خولە ڕەنگە ئەوە نەکرێت ئەگەرنا سەبارەت بە پێکاتەکانی ئێستا کە نوێنەریشیان هەیە لە کۆتاشیان بۆ دابین کراوە لە پەرلەمانی کوردستان ئەوانیش لەوانەیە پێویست بەوە بکە کە زیاتر ئیرادیان لە بەرچاو بگیرێت بۆ نمونە ئەوەی کە باز دەکرێت کە بە خۆیان داوای دەکەن ئەگەر لیستیان بۆ لیستی تۆماری دەنگدەرانیان جیا بکرێتەوە یاخۆت بە هەر شێوازێک کە بە خۆیان بیانەوێت ئەوە پێویست دەکات کە لە دوای ئەم خولەی هەڵبژاردن زیاتر وردبینەوە و یاسایەک دابنێن کە مافی هەموو پێکاتەکانی تێدا ڕنگ بداتەوە. زۆر باشە کاک هاوار دووە پرسیار من دەمەوێت بەڕاستی دوو بەشیشە پرسیارەکەم ئەوەیە ئەم جارە ینی ئێوە بە تەمان یاسای هەڵبژاردن وای بچەسپێنن کە ئیتر هەر 4 ساڵ جارێک ڕۆژەکەی دیاری بکرێ بەبێ هیچ کێشەیەک دەبێ ئابێ هەڵبژاردننی تیا بکرێگەر بە کورتیش وەڵام دێتەوە و ئەم ساڵیش بە دڵنیاییەوە کە دەبێ هەڵبژاردن بکرێت ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سپاس دەکەم. کاک حاکم ئەوەی ئەو خەلەلێک کە هەیە لەوەی کە وادەی هەڵبژاردنمان پێدەستنیشتان ناکرێت ئەوەیە کە ئێمە بەداخەوە تا ئێستا دەستورمان نییە لە کوردستان ئەگەر ئەو خاڵە هەبایە لەوانەیە ئاسانتر بمانتوانی بایە
بەڵام بەپێ ئەو میکانزمانێک کە لە یاسا ئیشارەتی پێدەدرێت بێگومان ئەوە کارێکی دزدی لەسەر دەکرێت. زۆر باشە زۆر بەڕێز هاوار محەممەد بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش.